محال بيسارم دليل محال بيسارم زرب براق وشكوش زرب براق وشكوش جانا لسر يمسير بميجاو بخواو ببيغمبر لقد بدسنا توي قوري وقلاو برجي وقلاو لقنديلي سربار سوا والله ببودني النوار لقنديلي سربار سوا والله ببودني النوار شهيدون ما شناسيا لقموا ما مكان الروح شهيدون ما شناسيا لقموا ما جاني قلي تسودي لي تربوت غير سلم يا جاني قلي تسودي لي تربوت غير شهيد ما شهنا زيان دايكامو ما المكان الروح شهيد ما شهنا زيان حوري ردا شهيدون من شناسيا دايكامو من مكان الروح قاسي لدير مكان رقاي لدير قدوان مكان قاسي لدير مكان رقاي لدير قدوان مكان أبو شورين جريد بيه أنفسر فوت نصار كبير أبو شورين جريد بيه فسر دشمن سفر كبير
أي زمانا زمانا في كرديم أترسم بأمرم داخل دمم بيا أترسم بأمرم داخل دمم بيا كشي غريبي أو قلب بيا كشي غريبي أو قلب بيا أي زمانا زمانا ويل كرديم زمانا زمانا ويل كرديم زمانا زمانا في كرديم بچه دست بیاری پرچه دلکاید بچه دست بیاری پرچه دلکاید ای زمانا زمانا وایل کردیم زمانا زمانا وایل کردیم ای زمانا زمانا پیر کردیم ای زمانا زمانا پیر کردیم زرد حتى چوارشەمەی کتێر بە دیدارتان شاد دەبینم خۆتان دەکەم بەڵام هاوکاری ئەمانەوێت ئەمانەوێت دەست پێ بکەین ئەگەرەوە یارمەتیمان بن تکایە
زردی کرده ساری من پاییزی زردی جانان زردی کرده ساری من زمستانی پیراهن لە ڕاستیە چوارشەمان ئەوەنە قورسە لەسەر شانمان یعنی باوەڕ ناکەین کە وەکو کرێچیمان دیاتۆ کە چاوەنۆک سەری مانگە ساحب ماڵ لە بەردەم ماڵەکەی ئامادەیە ئێمە هەموو چوارشەمەیەک هەست دەکەین لە بەردەمی ئەرشێکی نەتەوەی و مێژوویین لەبەرەوەی لەم کات و ساتەیە گەر بوەستین زۆر زوڵمەژی گەورە لە نەتەوەکەمان لە ئێوە لە شارەکەمانەکەین ئێمە لە ڕێکلامی ڕۆڕایەنووسیمانە بە کوێرایی چاوی شەمشەمە کوێرەکانی داعش و تاریک پەرستەکان و جاهیلەکان کەیانەیە هونەر لەناوبەرن ئەو قەیرانی بۆ ئەم شارە دروستکراوە لە هەموو ڕوویەکەوە لە قەیرانی دارایی و لە نەبوونی بودجە و پایتەختێک شارێکە ناوی پایتەختی ڕۆشنبیریە ئەو مانگی دێ یەک چارەکی هونەریتی ئەنجام نەدراوە تا ئێستا نە کۆنسێرتێک نە ئانجێکی گەورە نە فیستیڤاڵێک لەبەر نەبوونی بودجە و لەبەر ئەو قەیرانی کە بەسەرم شارەیە هێنن بەڵام ئێمە بۆ تاریک پەرستاناڵن ئێمە هەر بەردەوامی دێرەوە لەم خانە خنجیلانی خۆمانەوە دوجار لە ڕێی پەیجەکانی خۆمانە وڵاوێکینەوە ئێمە هەتا دەتوانامانە بێ بە هاوکاری و هونەرمەندە خۆشەویستانە کە هەموو جارێگە نووسین بە خۆبەخش واتە بەبێ بەرامبەر بەبێ هیچ مەبەستێک تەنها لە پێناوی خزمەتی گەنجان و لاوان و لە پێناوی ئاشکردنەوەیەوە لەگەڵ هونەری ڕەسەنە هەموو لایەک بەخێر بێن هەر لێرە مژدەوشتانەیە کە کاپترەی مەولانە ئەگەر شاقاری کراوەتەوە بە سەرپەرشتی کاک شێختار و ئەو ئاغا عامل بەخێر بێن سەرچاوم ئەوانش دیارە لێ هونەری ڕەسەن پێشکەشەکەن مەبەستیانەوەی کە زیاتر گوێ لە گۆرانی مۆسیقای سونەتی و لە ئەم جۆرە دانیشتانە من زۆر دەمەکەوتومە ئەگەر ئەم کاپتریانە دابخرێ لە شەو ڕۆژێکە باوەڕتان نەبێ گەنجێکی زۆر یعنی ئەکوێتە سەر ئەو شەقامانە کە هیچ شوێنێک نییە کە توانی بێ هیچ بەرنامە و پرۆژێک نییە لە وڵاتی ئێمەیە بۆ گەنجان تەنها ئەم کاپتریانەی کە گەنجانی کۆ کردێتەوە هەرچەنە زۆر جانیەگە لە زیانی تەندروستی زۆر بە هەموومانەگەینە خۆشتان نەزانن بەڵام چار چییە وڵاتێک کە پلانی نەبێ بۆ گەنج بۆ لاو ئەوەیە ئێمە توانین لێرەوە خزمەتێکی تر بەوە بکەین ئەوەی لە توانامانەیە ئەمڕۆ وەکو ئەرکێکی نەتەوەی مێژووی بە سرودێکی پێشمەرگە دەست پێەکەین بۆ پشتیوانی برا پێشمەرگەکانمان ئەوانی کە بەڕێکەوتن بۆ کۆڤانی ئەوانی کە لە هەموو سنوورەکانمان ئێستا ئەجانگن لەگەڵ شەمشەمە کوێرەکانە سرودەکە بە کاک زایر خۆی باسی بەخێر بن سەرچاو ئەم سرودە لە هۆنراوەی کاکە دڵشاد ئەحمەدە ئاوازی خۆمە بە هاوکاری کاکە جەزای ساز کە بەرپرسیارەتی مادی ئەو کارێخستە سەرشانی خۆی کاگوەلی گرمیانی بۆی تۆمار کردم و ئێستا پێشکەشتانیەکەم پاشان ئەو وتەی خۆشمم هەیە هەم پێشکەشتانیەکەم هێز هەڵمەتبەرین تا ڕزگارکردنی کوردستان لە دەست ناحەزان و دوژمنان ڕاناستی پێشمەرگە باسی بەهێزی گالا شوورەی پۆڵایی و ئاسۆی دەمکالا پێشمەرگە باسی بەهێزی گالا شوورەی پۆڵایی و ئاسۆی دەمکالا بارانی پاڵەی زەوی جوتیارە هێزی بیرتیژی گشت پێندەوارە بارانی پاڵەی زەوی جوتیارە هێزی بیرتیژی گشت پێندەوارە پێشمەرگە نانە پێشمەرگە ئاوە پێشمەرگە نانە پێشمەرگە ئاوە پێشمەرگە هیوای لانە ڕووخاوە پێشمەرگە هیوای لانە ڕووخاوە
پێشمەرگە پاچا بۆ دەستی هاژار چەکا بۆ دژی هەنگاوی زۆردار پێشمەرگە پاچا بۆ دەستی هاژار چەکا بۆ دژی هەنگاوی زۆردار ئاتۆیە دۆ ناو تاریکی زیندان ولەی نەورۆزی دڵی کۆڵنادان ئاسۆیە بۆ ناو تاریکی زیندان ولەی نەورۆزی دڵی کۆڵنادان پێشمەرگە نانا پێشمەرگە ئاوا پێشمەرگە نانا پێشمەرگە ئاوا پێشمەرگە هیوای لانە ڕووخاوە پێشمەرگە هیوای لانە ڕووخاوە پێشمەرگە ئاشتی ناو کوردستانە خەڵامی مێژووی ڕۆژی تەنگانە پێشمەرگە ئاشتی ناو کوردستانە خەڵامی مێژووی ڕۆژی تەنگانە بەردی بناغەی دێکاول بووە خەندەی سەلێوی ژینی هاتووە بەردی بناغەی دێکاول بووە خەندەی سەلێوی ژینی هاتووە پێشمەرگە نانا پێشمەرگە ئاوا پێشمەرگە نانا پێشمەرگە ئاوا پێشمەرگە هیوای لانە ڕووخاوە پێشمەرگە هیوای لانە ڕووخاوە پێشمەرگە خۆرە زامی بەسۆیە تاجا گوڵینەی سەرگشت و کۆیە پێشمەرگە خۆرە زامی بەسۆیە تاجا گوڵینەی سەرگشت و کۆیە هەموو چاوارەی دڵسۆزی ئاوین هەتا بە کێوی ژینا سەرکاوین هەموو چاوارەی دڵسۆزی ئاوین هەتا بە کێوی ژینا سەرکاوین پێشمەرگە نانا پێشمەرگە ئاوا پێشمەرگە نانا پێشمەرگە ئاوا پێشمەرگە هیوای لانە ڕووخاوە پێشمەرگە هیوای لانە ڕووخاوە خۆشەویستی نیشتیمان لە باوەڕەوەیە خۆشەویستی نیشتیمان لە باوەڕەوەیە حب الوطن من الإيمان ئێمەش پێشمەرگەکانمان زۆر بە باوەڕەوە نیشتیمان ناپۆژەوێ بۆیە بە باوەڕەوە چەند شەرەف و ناموسی کورد خاکی کوردستان بە خوێنی خوان ڕزگارەکەن ئەوەی ئێمە لەرەیەکەین لە جادی بە دەنگی فیشەکەوە بێ بە دەنگی مۆسیقاوەیە پێشکەشەکەم بۆ پێشمەرگە قارەمانانەی کە ئێستا لە بەرەکانی جەنگ ئاشەڕ دەکەن و کاتە لە کەناڵەکانیان بینم بە چەپەڕێزانەوە چن بۆ شەڕ وایەن لە ئێمە کە کێمە هەستین بەم کارە ئەلەم کاتە ناسکە لەبەر ئەوە دووبارە پێشکەشەکەم بە هەموو پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و پێشکەشەکەم بە هەموو ئاوەرەکان کە لە وڵاتی خۆیانە کە لە کوردستانی گەوران و پێشکەش بە ئێوە و دەستخۆشیتان لێکم هەزاران هەزار سڵاو لە جانی پاکی ئەو شەهیدانەی کە لەم شەڕە غەدر لێکردنەمان شەهید بوون هەزاران سڵاو لە جانی پاکی و سەربەرزی و حورمەت و بەختەوەری و سەبووری بۆ دایک و باوک و کەس و کار و بنەماڵی شەهیدەکانمان بەخێر بن سەرسەر و سەرچاو خۆشەویستانی وەکو هونەرمەند هەر ئەممان پێیە نەچەکمان هەیە نە ئەتوانین بە هەندێک شێوازی تر هەرچەندە هێزێکمان لە خۆمان دروست کردووە هێزێکی خۆبەخش کە ئامادەین بۆ هەر ئەگەر ئێمە وەکو هێزێکی مرۆیی ئامادەین گیانی خۆمان ببەخشین بەڵام ئێمە ئەوەی کە هەمانە هونەرە ناوەستین بەردەوامە بین پێشکەشی گەلەکەمان و نەتەوەکەمان یەکەین بە سرود بێ بە گۆرەین بێ ئەماوە زیاتر لە هەموو کۆنسێرتەکان چوارشەمەی داهاتوو پێما بێ خۆشی بەڕێزمان تارە ڕەسوول لێرە کۆنسێرتێکمان بەساز دەکات زۆرتر بەیەق بەشتە نەتەوایەتەکانین هیوادارین ئێوەش هەموو گەنجان ئاگاتان لە پرسی نەتەوەکەتان بێ
هەر کە ئێستا هاتم بۆێرە لەگەڵ برای بەڕێزم کاک ڕزگار کاک زاهریشی لێ بۆ چاخانەی شەعب برادەرێکا و بەرەو پیری من تیتکایە وەکو هونەرمەندانەوە بگێنن یعنی هیچ معقولێکی تێیە هەش پێشمەرگەمان لەلایەن داعشەوە لەلایەن هێزی بەدرەوە سوپای شیعی بەدرەوە ئەمڕۆ دەست بەسەر نەوماوی هەفتەیەکە بەدیل گرتوونیان یعنی ئەمە چ خۆیەک ڕەوای بن یعنی دیارە ئێمە دوژمنمان زۆرە بە بۆچوونی من هەمویان دوژمنیە من چوادۆر هەمووی دوژمنە ئەبێ ئێمە لەم کاتەیە هەموو بایەخێک بین بە پرسی نەتەوایەتی و بە نەتەوەکەمان لەبەرەوەی ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێ چوادۆرمان بە گورێک دراوە ئەی شارەکەم